زۆرن ئەو کەسایەتیانەی کە ئەیانەوێت تاوەکو خۆیان لە ژیانان بتوانن کە بیرەوەریەکانی ژیانی خۆیان بنووسنەوە و زۆر جاریشەیە ئەم بابەتانە ئەبێتە جێی سەرنج و وەرەگەڕێت بۆ سەر چەندین زمانی تر بۆ ئەوەی کە خەڵکانێکی تریش هەم ئاگاداری ژیانی ڕاستەقینەی و کەسایەتیانە بن و هەم بتوانرێت کە زۆر بەڕاست و دروستی جارێکی تر ئەو بیرەوەریانە بخرێتە دووتوی کتێبێکەوە و هەمیشە بۆ مێژوو بە بڵێن بمێنێتەوە. لە ئێستایا بینین جگەل لە کەسانی نووسەر و ئەدیب زۆر کاتەیە بینین کە کەسە سیاسەکانیش بێگومان ئەیانەوێت ژیانی خۆیان بە دروستی جارێکتر بنووسنەوە و لە زاری خۆیانەوە تەواوی ڕووداوانەی کە لە ژیانیانە ڕوویاوە جارێکی تر لە دووتوی کتێبێکە چاپی بکەن و بڵاوی بکەنەوە. کتێبی ئەحمەد ئەسكەندەری یەکێکە لە نووسەرە هەرە دیارەکان کە لە ئێستایا بڕیاریاوە لە دووتوی چەند کتێبێکی یەک لە دواییەکە تەواوی ژیان نامەی خۆی کە بە پێی بیرەوەریەکانەوە بێگومان چەندین هەوراز و نشێ و چەندین ڕووداوی زۆر تایبەت لە نێو ژیانی ئەم کەسایەتیە هەیە بێگومان جارێکی تر ئەوێت لە ڕێی نووسینەوەی بیرەوەریەکانەوە بخاتە بەدیدەی خوێنەران. بەشی یەکەم و دووەمی بیرەوەری و یادداشتەکانی بە کوردی لە یەک بەرگدا لە ناوەندی غەزەلوز لە کوردستان لەژێر چاپدایە. بەشی یەکەم هەتا هاوینی ساڵی 1970 کاتی گەڕانەوەی لە فەڕەنسا و دەستپێکردنی سەرهەڵدان لە دژی ڕێمی شاگرێتە خۆ. لە بەشی دووەمە باسی خۆپیشاندانەکان و راپەڕین و ڕوخانی ڕێمی شا و ڕووداوەکانی کوردستانە هەتا سێپتەمبەری ساڵی 1970. بەشی یەکەمی کتێبەکە وەرگێڕاوەتە سەر زمانی فارسی و لە نووسیندا نووسەر پشتی بەستووە بە بیرەوەری یادداشتەکانی خۆی کە هەر لە ساڵی 1970ەوە بە کوردی نووسیوێتی و خۆشبەختانە بەشی زۆریان ماون. هەروە هەوڵی داوە لە ڕۆژنامە و کتێب و بەڵگەنامەکانی تریشەوە لە ئەرشیفی جۆرا و جۆرەوە کەڵک وەربکرێت. هاوکات لە ئێستادا نووسەر سەرقاڵی ئامادەکردنی بەشی سێم و چوارەمی بیرەوەریەکانێتی.